لەگەڵمانە دیار سڵاو لێبێ خۆپیشاندانەکان لە کفری بەردەوامە. ئەمڕۆ جیاوازدا ڕۆژانی ڕابردوو ژمارەی زۆر لە مامۆستانی سنی پەروەردەی قەزای کفری ڕۆژانە سەر شەقام و ڕێگەی سەرەکی نێوان کفری کەلاریان بۆ جارێکی تر داخست و هەرچەندە کفری داوای لە مامۆستایان کرد کە لە دوێنێوە لە ڕێگەی تۆڕە دموکراتیەکانی فەیسبووکەوە بەڕێوە چەند ئاگاداری کرد داوا لە مامۆستایان کرد کە ئەگەر ناوبەڵگەکانی خوێندنەکانی باسییان لەوەش کە لە داواکاریەکانی مامۆسایانخوازەکانیان جێبەجێ مامۆستانی سنی پەروەردەی قەزای کفری بەردەوام من لە خۆپیشاندان و مانگرتنەوە وەکو خۆشیان دەڵێن کە مانگرتنەکەیان ناشکێنن ئەو کاتی وەڵامی داواکاریەکان ئاماژە بۆ بەڵێ زۆر سابۆ دیار جەمار کە لە کفری لەگەڵمان بوو لە ڕێگەی سکایپەوە. سپاس بۆ زانیاریەکانی دواتر بۆ هەرزان